هونەرمەندێکی وڵاتی کۆتیڤوار یاخود ساحل العاج لە خۆراوەی ئەفریقیا لە پاشماوەی نەعلی دڕا و فڕێدراوی کەناراوەکانی وڵاتەکەی کاری هونەری سەرنجڕاکێش دروست دەکات و ئەم کارە لەگەڵ ئەوەی بۆتە سەرچاوەی داهاتی ژیانی لەگەڵ ئەوەشدا هۆکارێکە بۆ پاگڕاگرتنی ژینگەی وڵاتەکەی. ئەریستید کوامی بە کیسێکی گەورەوە سەرقاڵی کۆکردنەوەی پاژماوەکانە لە نزیک کەناراوەکانی دەریا. کەسانی دیکە پیان وایە ئەو هونەرمەندە شێت بووە ئەو کارە ئەنجام دەدات. کەم کەسەوە دەزانێت کە کوامی تەمەن 26 ساڵ ئەم پاژماوانە دەگۆڕێت بۆ کاری هونەری و بۆ هەر کارێکشی نرخەکەی $1000 ئەمریکیە لە نەعلا پلاستیکی و چەرمەکان دەبڕێت و دواتر لە پارچەیەکی گەورەدا کۆیان دەکاتەوە و وێنەیەکی تایبەتی لێ دروست دەکات. لەو بارەیەوە ئەریستید کوامی لەسەر یەکێک لە کەناراوەکانی ئەبیجانی پایتەختی بازرگانی ساحل العاج دەڵێت ئەم پاژماوانە هی مرۆڤەکانن کە فڕی دەدەنە ناو دەریاوە بەڵام دەریا پێویستی پێی نییە و دەیداتەوە بە مرۆڤ. ئەو دەڵێت دروستکردنی کاری هونەری لەو پاژماوانە ڕێگەیەکە بۆ دووبارە ژیانێکی نوێ لە نزیک ڕووبارەکان. تەنها لە ماوەیەکی کەمدا ئەم شێوازە هونەریەی کوامی توانی سەرنجی دامەزراوەی هونەری ساحل العاج بۆ کارەکانی ڕابکێشێت و لە پێشەنگەکانی نێوخۆ و دەرەوە نمایشیان بکات و بیان فرۆشێت. ئەو توانی کارە هونەرەکانی بگۆڕۆت بۆ وێنەی مرۆڤەکان و سەرکردە سیاسیەکانی هاوشێوەی ماندێلا یان ئەو کارانەی قسە و باسی ڕۆژن بۆ نمونە کۆڤید-19 و گۆڕانی کەشوهەوە و برسێتی و نادادگەری لە ژیانی ڕۆژانەدا. بە پێی راپۆرتەکانی نەتەوە یەکگرتوەکان ساڵانە لەسەر ئاستی گیان 12 ملیۆن تەن لە پاژماوە پلاستیکەکان فڕێ دەدرێنە نێو زەریاکان لە نێو وڵاتانی جیهانیش هەرێک لە غانا و نەیجیریا لە ئەفریقیا بە پیسترین وڵات لەو ڕۆوە دەستنیشان کراون. کوامی لە بەرامبەر ئەو کارەی دەیکات دەیەوێت بە خەڵکی بڵێت ئامانجی من لە ئەنجامدانی ئەم کار ئەوەیە مرۆڤەکان لە ژینگەکەیان بپرسن و خەمی بخۆن بۆ ئەوەی ژیانێکی باشتر دروست بکەین. ساڵانە زیاتر لە 78 ملیۆن تەن مادەی پلاستیکی لەسەر ئاستی گیان بەرهەم دەهێنرێت بەڵام ڕێژەیەکی کەمی نەبێت سەر لە نوێ بەکار ناهێنرێتەوە و بەو شێوەیە دەچێتەوە نێو ژینگە و زیانەکانی بۆ کەشوهەوە مرۆڤ ڕوو لە زیادبوونە. هەرەمە شەوای کردووە دەیان وڵات بڕیاری کەمکردنەوە و قەدەغەکردنی مادەکانی پلاستیک بۆ ساڵانی داهات و دەربکەن.